سۆران ناس بکە. سۆران ji aliyê paşayê mezinê Mîrnişîna Soran hatiye damezrandin. Soran li sala 1980 dibe qeza. Rûberê wê nêzîkî 810,000 kîlometrên çargoşen e. Soran dikeve dûriya 120 kîlometriya Bakurê Rojhilatê bajarê Hewlêrê. 680 metran li astê deryayê bilind e. Soran dikeve nêvbera çar çiyayên Zûzik, Korek, Hesenbek û Korez de. Navçeyeke geştiyariye salane geştiyarên zor serdana wê dikin. خدایە کوردستانمان ئاواکەی ناوی لە ناوانە دەرخەی هەرچی خێر و خۆشی هەیە بە نسیبی ئەم خاکەیکەی خەڵکی کوردستان لە هەموو بەڵایەک دوورخەی هێزی پێشمەرگەی کوردستان لە هەموو شەڕێکا سەرخەی ئاڵاکەمان لە هەموو کۆڕێکا هەڵکەی خدایە کوردستانمان ئاواکەی ناوی لە ناوانە دەرخەی من ناز عەبدوڵڵا میوانی سەرەکی بەرنامەی کاروان ئەم کاروانە هەر بەردەوامە ئێوەش لەگەڵمانە بن بە جێمانیەوە. نیشتیمانم خوێنی گیانم گژیانم کوردستان خاکت خێرە بەردت زێرە کوڕت شێرە کوردستان نیشتیمانم خوێنی گیانم گژیانم کوردستان خاکت خێرە بەردت زێرە کوڕت شێرە کوردستان. دەمێ بازۆ بکەم کە بزانم سەرەتا دانیشتوانی ئەم ناوچەیە ژمارەیان چەندە؟ سۆران وەک گەورەترین قەزای سنووری پارێزگای هەولێر ئێستا ژمارەی دانیشتوانی گەیشتۆتە 208,414 کەس بە سێ ناحیەوە ناحیەی دیانە و ناحیەی خەلیفان و ناحیەی سیدەکان. ڕووبەرەکەشی تقریباً 808,000 دۆنما بەپێی ڕووپێوەکانی سەردەمی ڕژێمی پێشووکە لە دەبەرەکەیان کردووە. تقریباً 385 گوند پەیوەستن بە واتە ژماری گوند و ناحیەکانی سێ ناحیەمان هەیە دەگەڵ 385 گوند ئەوەی ئاوادان کراوەتەوە قسمەتیان لە منتیقی سیدەکە بەهۆی وەزعی ئاوادان نەکراونەتەوە. بەڵام سۆران بەخۆی بەڕاستی تایبەتمەندیشیە. سۆران نە شارێکی زۆر کەونە شارێکی نوێ بە تەمەن بەڵام بە پێکهاتە و بەهۆی تایبەتمەندەکانی خۆیەوە شارێکە زوو گەورە بوو زوو خەڵک بەرژەوەندی خۆی تێدا دیتەوە شارێکە خەستەتی شار هەرگری شارەکە بەهۆی مووقعی جوغرافی بەهۆی ناوەندێک کە هەموو دەوروبەری خۆی ئەتوانی سەرپەرشتی بکە بۆ ئاوادانکردنەوە خەڵکێکی زۆر ڕووی دە سۆران کرد کار کەسابەتی مووقعی جوغرافی ئەو خەڵکانەی کە مەش لە ئێران هاتنەوە بەشەشی زۆر ئەوانەی ئاوارەکانی خۆمان لە سۆران دەژین. ئەوەی کە بۆ مایەی پێکەوە ژیان ئەو خەسڵەتە بووە کە شۆڕش هەندێک کەسی فێر کردووە لە شۆڕشدا شۆڕش قوتابخانەیە بۆ خۆی هەندێک کەسی فێر کرد کە لە چوارچیوەی ناوچەگەریت بێنە دەرێ لە ئاستی کوردستانی فێرکردن بەڵێ سنوور نەبێ وەکو کورد بیر بکەنەوە وەکو پێکات وەکو ژیان بکەن سۆران تقریباً بەرهەمی ئەو جوانی شۆڕژە کە خەڵکێکی زۆر لە هەموو پارتی لەزا خۆی تا خانەقین لە کوردستانی باکوور لە کوردستانی ڕۆژهەڵات خەڵک لێرە و هەموو دیالێکتەکانیش ئێستا لە سۆران بچی هەموو خواردنەکانی هەموو منتیقانە بێت جل و بەرجەم و لە خەڵک لە یەکتر تێگا ئاواز و گۆرانی یەکترمان پێخۆشە خەریکە دیالکتێک لە سۆران دروستە بێت لە بێ زاوارە زاراوەکانی بادینی و سۆرانی دیالکتێکی نوێ هەندێک برادرم هەنە لێرە خەڵکی منتیقەی دهۆکن کە لێرە نیشتە جێبووینە چەندی ساڵە ئەڵێ منداڵەکانی مە کاسنەوە دەوەکو دەگەڵ منداڵی خوشک و براکارمان قسەکەن واتە سەورەکەن کە ئەڵێن ئەوانە بادینی سۆرانن. کاکرمانچ ئێستا بە یەکەوە گفتوگۆکانمان درێژەی پێ نەچینە نێو سنتەری شار و لەوێ کۆمەڵی پرسیاری تر و کۆمەڵی وەڵامی پڕ زانیاریمان دەسەکە زۆر باش خۆشحاڵم. کاکرمان گەیشتینە ناو سنتەر؟ بەڵێ ئەمڕۆ کەش و هەواش خۆشە گەلک لەبارە شکر بخۆی. کاکرمانچ سەرچاوەی داهاتی سۆران
چییە؟ سۆران یەک لە شارە دۆڵەمەندەکانی سنووری پارێزگای هەولێرەیە توانم بڵێم لەسەر ئاستی قەزاکان لە دوای زەخۆ دۆڵەمەندترین شارە چونکە موقعی جغرافی کەوتویتە سەر حدودی ئێران و تورکیا و تایبەتمەندەکانیشی بریتینە لە ئەمە ناوچەیەکی گەشتیاری زۆر گرنگە ناوچەیەکی کشتتوکاڵی زۆر گرنگە هەروها ناوچەیەکی بازرگانی بەهۆی ئەو حدودانەی کەتیدا بۆیە بەڕاستی قەڵەباڵغێکی زۆری تێدا زانکۆی تێدا جمزۆڵەی بازرگانی زۆری تەیە بۆیە ئەمن تەسەوڕەکەم سۆران ئەگەر سیستەمی لا مرکزی لە ئیدارە جێبەجێ بکەین قەناعەتم وایە لەو شارانێکی احتیماد لەسەر داهات خۆی بکە. کاکرمانچ جەنابەت وەکو سەرۆکی یەکەی ئیداری ئەم دەڤەرەی ئەخۆ بڵێن سۆران ئەگەر بڕیاری بوو بە پارێزگابوونی دەرچوو بە شێوەیەکی فەرمی جەنابەت چۆنە بۆ خۆت چۆن بۆ ئامادە کردەوە ئەو پرۆژانە چین کە خۆتت بۆ ئامادە کرد؟ خۆی بەڕاستی پێگەی استراتیجی منتیقەکەی سۆران لە ڕووی جوگرافیەوە ئەوزا مقاوماتی سۆران لە ڕووی احتیمال لەسەر خۆی لە ڕووی بواری کۆمەڵایەتی لە ڕووی هەبوونی سەرمایی بەشەری لە ڕووی خۆبەڕێوەبردن و زۆر مقاوماتی دیکە باشترین مقاوماتی بە پارێزگا بوون لە سۆران هەیە لە سۆران هەیە تەسەوەڕەکەم لە سۆران هەیە واتە من هەڵانیم کە هەرڵێم شاری سۆران خێر نەکەڵنی زۆر تەسەوەڕکە بە خۆتان بچینە زۆرترین هەر لە ڕووی ڕاگەاندن و ڕۆشنبیریەوە زۆرترین دەستگا ڕاگەاندنەکانی کوردستان نییە کە زۆربەی زۆری کارمەندانی خەڵکی دەڤەری سۆران دەبێت. دکتۆر کاروان ئەمانەیە باس لە نەخۆشخانەی ئاشتی بکەین لە شاری سۆران ئەمێ باسی ئەو کاتم کەی کاتێککە کرایەوە لە ساڵی 2014 چەند بەش پێگات بوو ئایا گۆڕانکاری بەسەر هاتووە؟ بەڵێ بەخۆی نەخۆشخانەیەکە سەد قەروێرەیە ینی هەموو سیعی هەموو خستخانەکە بڵێ پێکاتی هەموو نەخۆشخانەیەکە چەند بەشێکی جیاز دەکە خۆگرێ ئەو کاتەکە کرایەوە لاوانێ ئەو کات چەند بەشێک بەشە گشتەکان هەمووی هەبوو بوون منە بەشی نەشتەرگەری بەشی هەناو بەشی قورگول و توجێ بەشی چاو بەشی ئێسکوشکان ئەو کاتانە هەموو بەڵام خۆشبەختانە ساڵێک دوای ئەو بەروارش ساڵێکی نزیکە 8 مانگ دوای ئەو بەروارە چەند بەشێکی گرنگ لەو نەخۆشخانەیەکرانەوە یەکێک لەو بەشە هەرە گرنگەکان ئەوە بوو بەشی نەخۆشیەکانی دڵ و قەستەرە و شەبەکە و باڕان بوو ئەو بەشەشی لێکراوەتەوە نەخۆش وەردەگرێت بەردەوام لەو کاتەوە بەڵێ لەو کاتەوە تا ئێستا نزیکەی 6 پزیشکی پسپۆر لەو بەشە داوامەکەن لەگەر ئەو کارمەندانی بەشی قەستەرە کارمەندە تەکنیکیەکان و پزیشکیەکان کە ئەوەش ئەتوانم بڵێم بەشێکە نەک تەنها لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی هەمووی عێراق تاکە بەشەکە لە قەزایەک هەبێت بە ئامێری تایبەت بە ئامێری پێشکەوتوو پزیشکەکانیشتان تایبەتن لەو بارە لەباری دڵ و قەستەرە و بەڵێ یعنی هەتا حاڵەت لە نەشتەرگەریەکی ترکە لێرە نەشتەرگەری تایبەت گەورە ئەوە ئێمە سوجاڵی نەشتەرگەرێکی گەوری بۆ کراوە بۆ نەخۆشەکە ئەو نەشتەرگەریانە لێرە ئەنجامەدرێت لەم نەخۆشخانەیە بەڵێ نەشتەرگەری تایبەتەکان ئەوەی کە لە ڕووی زانستیەوە پێگوترێ پرایڤەتی ئەیان تایبەت ئەوانش هەمووی ئەکرێت لێرە بەڵام لەوانەیە هەندێک جۆری تایبەتی نەشتەرگەری بۆ نمونە نەشتەرگەریە قورسەکانی مێشک نەشتەرگەریە قورسەکانی بڕبرێ پشت و ئانەش بەو شێوەی پێویست نەبێتن و نەکرێتن چونکە نەخۆشخانەیەک لە هیچ وڵاتێک هەموو بەشەکان و هەموو پسپۆریە جیاجیەکانی تێدانێت تەنانەت ئەو پسپۆریانە نەبێتن کە ئەتوانم بڵێم ینی لە ئاستی ئەو ناوچەیە خۆشبەختانە ئەو پسپۆرانی هەموو تێدایە تا چەند ئەم نەخۆشخانەی وای کردووەکە نەخۆشخانەی ینی نەخۆشەکانی ئەم دەڤەرە هی ئەم شارە هی دەوروبەری پێویست نەکبگات بچێتە شارەکانی وەکو هەولێر وەکو سلێمانی وەکو دووەک ئەوەی کەلێتانەوە نزیکە هەولێرە تا چەند وای کردووە کە خەڵک پێویستی پێی نەبێ بە شارەکانی تر بەڵێ ئەمە هەموو هەوڵ و توانە تەقەراکەن بۆ ئەوەیە کە بتوانین زۆرترین خزمەت پێشکەش بە نەخۆشەکان بکەین چونکە ئەو نەخۆشخانەیە سنتەری هەر چوار قەزایەکەشە کە سۆران و چۆمان و ڕاندز و مێرگە سۆرە دەگرێتەوە کە خۆشبەختانەش توان برێم لۆدێکی زۆر لەسەر هەولێرکەم بوویتەوە بەڵام وەکو باسم کرد تەنها لە نەشتەرگەری مێشک و بڕۆبڕێ پشت تا ئێستا وەکو 100 دەست بەکارنەبن هەرچەندە پزیشکی پسپۆر ئێستا خۆشبەختانە هەیە بەڵام بەهۆی گرفتی ئەوەی کە ڕێژەی کارمەند وەکو پێویست نیە لەو نەخۆشخانەیە چەند بەشێکی زیندەجی گرنگ لەو نەخۆشخانەی نەکراینەوە بۆ نمونە بەشی چاودێری ڕێڕەوی هەناسەدان کە ئارسیوی پێێرێن لە هەوڵ و تەقەلادانێ لەگەڵ بەڕێوەبەتی گشتی تەندروستی هەولێر کە ئیشاڵە لە هەنگاوی داهاتومانکردنەوەی ئەو بەشێ بۆی بتوانین بڵێ
بۆی بتوانین 100% وا بکەین نەخۆشەکان هیچیان پێویستیان بە هەولێر نەبێتین. کە گەیشتینە تافگە دڕفێنەکەی گەلی عەلیبەگ خانوویەک دەبینین ئەو خانووەش عەلی عاشقی تێدایە. عەلی عاشق تاکو تەنیایە بەڵام لە ناخیدا لە نێو دڵیدا عاشقێکی زۆر گەورەی تایە. عاشقەکەی بەشێکی گەورەی بۆ خۆشەویستەکەیەتی، بەشەکەی تریشی تێکەڵ بە تافگە جوانەکە بووە کە سەردەمانێک جێژوانی بووە. بیری ستێ ناکەی؟ ئستێنا ئاخر کۆتای پێ هات تازە. ئەی چۆن چەند ساڵە چاوەڕێی ئەو عاشقە دەکەی سەبیری ناکەی؟ سێبا و باپیرم هەر چەندێک لە سەری بڕۆم هەر چەندێک لە سەری بڕۆم خەم و خەفەتە. تۆ زۆر حەزت لە سەعاتە. هەر کەسێک دێ بۆ لاو سەعات وەرەگرت و سەعاتە دۆزیتەوە. چیان لێکە ئەم سەعاتانە؟ خۆشێک وەڵڵاهی ئەزانێت چیا ئەدەمە کوڕبەسەرێک یەکەکی غەریب بێدەسەرات پێخواز بی ئەگەر زیاد بوون ئەگەر زیادیش نەبوون بۆ خۆ هەریان ئەگرن. زۆر خەڵک دێ بۆ لات لێ دەپرسنەوە چۆنە؟ ئێوەیە خۆشێک ئەمن لە دێریان ئەدەمەوە خەت ئەو هایە ئەو هایە ئەوە هەرازە ئەوە کاک عەلی زستانان چیەکەی لێرە چیەکەی زستانان بەس چێوە خەریکە بی؟ وەڵا خۆشێک بە خودای ئەها لەسەر ژیان و حەیاتێ خۆ لەسەر ژیان و حەیاتێ خۆ لە درێنگ ئەدەمەوە لەسەر ژیان و حەیاتێ خۆ. ینی بە چیەوە شەوە درێژەکە ئەڕوات ڕۆژە کورتەکە ئەڕوات چۆنە؟ وەڵا هیچ هەر خۆمان دەکەم. کاک بەرزان هەمومانەزانین دەڤەری سۆران دەڤەرێکە یعنی لە سروشتا شوێنە هەرە گرنگەکانی کوردستانە لە ڕووی هاوینە هەوار و وەزستانە هەواری ژێستا وەگلەیەکی زۆریشی لەسرە دەڵێن شوێنی حەوانەوەی گەشتیاری لێ نیە وەک هۆتێل و مۆتێل و ئەو جۆرە یاخود ڕێستۆرانتی تایبەت ئێوە چیتان کردووە؟ دوای ئەوەی پێشنەی گەشتاریماندا بە کۆمەڵێک کەسێک ئەوانە بوون هۆکار بەوەی کە وای کرد کۆمەڵە خەڵکێک بێتە پێشەوە بە دروستکردنی هۆتێل وەروەها مۆتێل لە دەڤەری سۆران بەگشتی هەروەها کۆمەڵی سێشتخانە کافرا دروستکران هەندێکیان تەواو بوون هەندێکیان لە حاڵەتی ئەوانەی کە ئێستا دروستکراون لە ئاستی پێویستان بەڵێ بەتاکید سێچار هۆتێلی باشمان هەیە لە سۆران لە دەوروبەری سۆران لە سنوورەکانی دیکە هەندێک شوێنمان هەیە مۆتێلا دروستکرای بەتایبەتی لە ڕێگاکان هەرچەندە لە ئاست ئیمەنیە بەڵام باشە کەمێک ئەو کێشەی بەڵام لە وەرزی هاویندا گەشتیار زۆر ڕوەکاتە ئەم دەڤەرەوە نیە بەتاکید یەک لە کێشە هەرە سەرشەکانی ئێمە ئەوەیە هەمیشە هانی سەرمایه‌دار و بەنهێنەرمەنداوە کە بتوانن پرۆژەی گەشتیاری ئەنجام بدەن لەم ڕۆژانی ڕابردوش دوسێ پرۆژی ئیسماریمان لەو هاتووە ئینشاڵڵا بەهۆی ئەوە دروستکردنی ئەو پرۆژانە وا دەکات کێشەی نەبوونی هۆتێل و مۆتێل لە دەڤەرە بێتە چارەسەر. بەڵێ هەمیشە ئەڵم با لە گلەیەکانەوە دەستی بکەم گلەیی زۆر هەیە بەتایبەت ئەوە کێشەی هەمومانە ئێمەی ئافرەت کە دێینە گەشت ئەبینین شوێنێکی تایبەت نییە بۆ کاتی بڵێن ئەو جۆرە پێداویستیانی کە هەیە نیە دایمە سەرمان لێ شێوێ چیتان کردووە بۆ ئەوە لەگەڵ عەلیبەگ بە شێوەیەکی گشتی ئەو کێشەمان نێشتووە هەنی بەڕاستی دەتوانم بڵێم 50 WC ئافرەتان و پیاوانی لەسەر تاسەری کە 12 کیلۆمەترە گەلی عەلیبەگ بە هەمان شێوە لە بێخاڵ بەهۆی دوای جێبەجێکردنی ماستەر پلانی وێ ئەو کێشەیەمان لە بێخاڵیش نێشتووە لە جوندیانیش هەمانە ئەوە بەڵام ئینشاڵڵا هەوڵەدەین لە زیاتر بکرێوە لە ئاسیوانە ئەخ زۆر جار دروستی شەکرەیە بە زووترین کاتیان
پەکێکەوەی یاخود لە ڕووی پاک و خاوێنیەوە ئەمە ڕەنگە ساڵانە تیمی خزمەتگوزاریمان هەیە هەم لە بۆ پاکردنەوەی ئەو شوێنانە هەمیش لە بۆ نۆژەنکردنەوەیان لە حاڵەتێکە ئەمە تاسەدانراوە بەتاکیل چەند ساڵێکە بەردەوامە ئێمە بەردەوام لە چاودێریکردنی ئەو شوێنانە بەردەوامین هەتا لە خاوینکردنەوەی شوێنەکان هەتا بە زستانانیش ئێمە بەردەوام لەسەر خەتین بۆ ئەوی بتوانین ژینگەیەکی پاک لە بۆ گەشتە فراهەمکەین کە تیا گەشت. بەڵێ ئەم دەفەرە بۆ زستانە هەواریش گەشتیار هەڕووی تێدەکات. وەزانێکێک لەو زستانە هەوارانە کۆڕێک تەلەفریکە لە کاتی ڕێوڕسمی بە فەرمیکردنەوەی هەر من لەوێش بووم کاتی کردنەوەکەی بە ئامادەبوونی سەرۆکی حکوومەت. ئەوە کەم نییە بۆ ئێرە؟ ئێستا چواری وەکو کۆڕێک تەلەفریک هەبووە یەک لە پرۆژە هەرە جوانەکانی کوردستان کۆڕێک تەلەفریکن کە وای کردووە گەشتیاری زستانە پەرە پێداتن وای کرد ڕۆژانە ئەمڕۆکە دەبینی ڕۆژی پێنجشەمە من ئێستا لەوێ هاتمەوە نزیکەی 5,000 گەشتار تەنها ڕۆژی پێشەم سەردانی دەکات ڕۆژانی هەینی بە هەمان شێوە زیاترە بەڵێ بەتاکەی زیاتر سەردانی دەکاتن وای کردووە جوولەیەکی باشی گەشت و گوزاری زستانە دروست بکاتن بۆی ئەم پرۆژەیە بەتاکیت کۆمەڵێ لوتکەچیا و شوێنی هاوشێوەی کۆڕەکمان هەیە دەکرێت ئێمە لە ڕێگەی دەستەی و بەرهێنان هانی ئەم سەرمایهدارانە بدەین پرۆژەی استثماری لە بواری گەشت و گوزاری زستانە زیاتر پەرەی پێ بدەین بە تایبەتی لوتکەچیەکانی هەڵگۆرد حەسەنبەگ هەندرێن زۆزک ئەمانە چونکە هەموو ئەو شوێنانە بەفر لە زستانان کای دەبینێتەوە وا دەکاتن کە ببێتە جەزبک لە بۆ ڕاکێشانی گەشتە. بەڵێ پرۆژەی ئایندەتان چییە؟ پرۆژەی ئایندەمان جوانکاری دەوروبەری شەلالی یاری عەلیبەگە هەرچەندە ناو شەلال بە شێوەیەکی جوان ڕێکخراوە بەڵام دەوروبەری شەلالی جوانکاری هەستی پێناکەی کە خەریکە لایەنە سروشتەکانیان بوونەبێت کێشەکە زستانان لە تاپگەلی عەلیبەگ لافاو دێت کە لافاو دێ وا دەکاتن بەڕاستی هەموو کەلوپەلانەی ناو تاپگەلی عەلیبەگ هەن تێشی داتن بۆیە وای کردووە نتوانین بە شێوێشی جوان هەندێک کە لە ئاستم و ئیمێ بێتە جێبەجێکردن بەهۆی لافاوەکەەوە تێگەدرێتەوە ئەوانەی کە نزیک ڕووبار چاوێ من ڕێماتونێ هات شەڤرەش بوو دیسا وەستەنێمەم هەستێ من بوویە تارومار کولیلکە بوو هارێتونێ هات چاوێ من ڕێماتونێ هات شەڤ درێژ بوو دیسا وەستەنێمەم هەستێ من بوویە تارومار کولیلکە بوو هارێتونێ هات لێلێ تو بوویە سترانێک لێلێ لێلێ تو بوویە هەلبەستێک لێلێ لێلێ دیگەرە سەر زمانێ من لێلێ لێلێ تو بوویە سترانێک لێلێ لێلێ تو بوویە هەلبەستێک لێلێ لێلێ دیگەرە سەر زمانێ من لێلێ. مامۆستا باپیر لە سۆران بزانین مێژووی بزاوتی ڕۆشنبیری و ئەدەبی و هوەری بە چەند قۆناغ تێپەڕیوە هەتا ئێستا؟ تاوان ئەتوانین بە سێ قۆناغ باسی لێوە بکەین. قۆناغ یەکەمیان سەردەمی میرنشینی سۆران کە ئەو کات بیدایەت لە گوندی هەودیان دامەزرا ئەو میرنشینە. ئەو سەردەم زیاتر بەیت و بالۆرە بوون وەکو هوەر وەکو ئەدەبیاتیش وەکو شاعر ئەو سەردەمانی میرنشین زیاتر بەسەر شۆڕژێڕی و بەسەر پاشا ئەوانە شعریاندا هەڵگۆتووە ینی وەکو ئەدەبیات. قۆناغی دووەمیان لە باڵێن هەشتایەکان هەشتایەکان پاش ڕاگواستنی زۆرەملەی خەڵکی ئەو ناوچەیە بۆ دەڤەری سۆران ئەویش سەردەمەکە قۆناغێکە لە قۆناغەکان لە بواری هونەر ڕۆشنبیری بە حکمی ئەوەی خەڵکە پێکاتەیەکی هەر یەکە و لە شوێنێک هات بوون فرەکەلتور بوو خەڵکانێک لە بواری ڕۆشنبیری و هوەری ئەو سەردەم پەریان بە بزاوتی ڕۆشنبیری هوەری داوە. هەشتایەکان تیپێکی مۆسیقایی هەبوو لە سۆران بەناو تیپی مۆسیقای کارۆخ
تیپێکی شانۆی شەبوو لە دیانە ئەوش هەربەنە و تیپی شانۆی دیانە بوو کۆمەڵە گەنجێک بوون زیاتر لە بۆنە نەتەوەیەکان چالاکیانە کرد زۆر زارە تووشی چێشە و گرفتیش ئەبوون ئەو سەردەم کە ڕژێمی بەعس لێرە بوو نانەتوان وەکو پێویست چالاشەکان ئەنجام بدەن وەکو ئەدەبیاتیش کۆمەڵە گەنجێک هەبوون زیاتر باڵێن شعر بوو ینی لە بواری شعر نووسین وان دەستێکی باڵیان هەبوو. بصورته تكبر وبدوي شو نابه نابه شيرين قل مكاوي شيرين قل مكاوي اوه بيبي بصورته تكبر وبدوي شو نابه نابه دکتۆر نارۆ دەمانەوێت بزانین زانکۆی سۆران مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆچی ساڵێکە هاتوۆتە دامەزراندن. بەڵێ زانکۆی سۆران لە ساڵی 1990 دامەزراوە بەر لە دروستبوونی زانکۆی سۆران چەند کۆلیژێکی زانکۆی سەلاحەدینی دایک لە سۆران هەبوو دواتر ئەم کۆلیژانە مزداقیەتی زانکۆیان وەرگرت و زانکۆی سۆران لە ساڵی 99 دروست بوو. بەڵێ دکتۆر ئەتوانیم بپرسین لە چەند فاکەڵتی پێک هاتووە چۆن چۆنیە ینی ناوەڕۆک و نەخشەدانانی ناو ئەم زانکۆیە کەمێک بۆمان باس بکەیت. ئێمە سیستەمی فاکەڵتی پێڕەوە دەکەین لە ناو هەر فاکەڵتێکدا چەند بەشێک سکوڵێکە لە ناو هەر سکۆڵێکدا چەند بەشێکێ جا بە کۆی گشتی لە سۆران ئێمە 5 فاکەڵتیمان هەیە کە بریتین لە فاکەڵتی یاسا زانست فاکەڵتی پەروەردە فاکەڵتی ئاداب هەروە فاکەڵتی ئەندازیاریشمان هەیە کۆی گشتی قوتابیەکانمان لە زانکۆی سۆران لە نێوان 3000 تا 3300 قوتابیە بەڵام پلانی زانکۆ ئەوەیە کە لە داهاتوودا چەند فاکەڵتیەکی تازە بکرێتەوە ئەمەندە فاکەڵتی بوو یاخۆ ساڵ بە ساڵ نەخێنەوە زیاتر نەخێر کە کرایەوە چەند فاکەڵتێک بوو دواتر زیادمان کرد لە پلان و پرۆژێ ئێمەدا هەبوو کە زۆر بە خێرایی چەند فاکەڵتیەکی تر بخێنەوە بەڵام دواتر بەهۆی ئەو قەیرانێکە هەیە و بەهۆی هەندێک هۆکاری تری ئەکادمی وامان بەباش زانی کە تۆزێک بە هێواشی فاکەڵتیەکان بکەێنێتتر بەڵام لە چەند ساڵی داهاتوودا دوای ئەوەی کە کەمپەسی زانکۆکان هەردوو کەمپەسەکە تەواو دەبێت فاکەڵتیەکانی تریش دەکرێنەوە. بەڵێ کردنەوەی زانکۆی سۆران لەم دەڤەرە لە ئاست خواستی ینی ئەو قوتابیانەیە کە لە پۆلی شەش دەرەچنە زانکۆ یاخود دابەشێکن دیسانەوە بەسەر شارەکانی تری خۆی لە ڕووی جوگرافیەوە گەر سەیری بکەی خەڵکێکی زۆر دانیشتوانی ئەم ناوچەیەن لە دوای ڕاپەڕینەوە لێرەوە ژیان زۆر گەشەی کردەوە تەشنەی کردووە فراوان بووە ئاوارەیەکی زۆر لە وڵاتانی ترکە هاتوونەتەوە لێرە پارچی کوردستان لێرە زۆر دانیشتوان ڕێژەی دانیشتوان زیادی کردووە گوندەکان هەمویان هەر ئاوەدان کراونەتەوە ڕێژەیەکی زۆری قوتابی هەبوو کە لە پۆلی شەشەوە دەردەسوی لەوانەیە هەولێر سلێمانی دهۆگەمانە بۆ ئەوان دوور بێتن ئەم زانکۆیە زەرورەتێکی ئاوا بوو کە کردیەوە بەڵام جگە لەوەش
زانکۆی سۆران لە شوێنێکی جوگرافی وا دەژێتن دەتوانین لە داهاتوێشی زۆر نزیک ببێ بە سنتەرێکی ئەکادمی بۆ کورد لە پارچەکانی تری کوردستان وەکو ئێران وەکو تورکیا چکە نێزیکن لەو شوێنانەوە نزیکن بەڵێ لەوێ واتە هی شارەکانی کەش دێتە سۆران بەڵێ تر لە خانەقین و هەڵەبجە و سلێمانیەوە تا هەولێر و سۆران و بەڵێ بەڵێ تەمەنێکە کورتە لە چاو ئەو ئاسەی کە ئێستا زانکۆی سۆران بەدەستێنەوە 2 ساڵە بەپی ئەو زانیارانەی کە ئێمە هەمانە 2 ساڵە یەکەمە هێنێ لەسەر ئاستی کوردستانە لە ڕووی زانستی و پێنجەمینە لە ئاستی عراق ئایا ئەمە چیتان کرد و پەروەردە بوو بەو شێوازەی کە مای شانازیێر هەمومانە بەڵێ زانکۆی سۆران تیمێکی تازە بە جۆش و خرۆشێکی تازەوە ماندوو نەبوون ماندوو نابن ئیشە ئێمە چیمان کرد لە سەرەتادا ئەو کوردانەی کە لە وڵاتانی دەرەوە خوێندبوویان شەهادەی بەرزیان هەبوو پەنجەیان دیار بوو ئەوانمان هێنایەوە کردمان بە سەرۆکی ئەم زانکۆیە بە سەرۆکاتی لە دەستی سەرۆکاتی ئەم زانکۆیەدا دامانان ئێتر بە هەوڵ و کۆششی سەرۆکی زانکۆمان هەروها وەزارەتی خوێندنی باڵا توانیمان خەڵکێکی باش کۆبکەنەوە ئەمانە سەرکردایەتی زانکۆ بکەن لەو سەرکردایەتیەدا تیمێکی تازە بە ئاگیایەکی تازەوە سیستەمی زانکۆیان داڕێژت. مام دەروێش ئەمانەی بپرسین کەبابخانەی مام دەروێژ یاخۆ دیانەی کۆن کە نووسراوە لەسەر ئەو قطعە مێژوەکەی بۆ چۆن ساڵ بەر لە ئێستا گەڕێتەوە ساڵی چەند ئەمە دامەزران ئەمە ساڵی 1992 ساڵی 1992 کە ئەم کەبابخانەیەت کردەوە هەر بەناوی مام دەروێش باشە ئەو ئێستا ناوبانگیێکی باشت پەیدا کردەوە وەنیا هەست دەکەین ئەم کەبابخانەیە ناوبانگیەک لە چوار دەورەوە لە دەوروبەرەوە لە شارەکانی تر لە ناوچەکانی تر دێن بۆی ئەم ناوبانگیە لە چێوە سەرەتای گرت ئەزانی چۆنا ئەمە ئەگەر ئەو کەبابە ئێمە چارچەکەین کەبابێکی باشە گۆشتێکی خاڵیسە یعنی گۆشتی مەسلحە و شتیوای تێدا نییە ئەو خەڵکی کەسێ سەردانی ماکە دێتە ئێرانە لەو کەباب خواردن بەڕاستی لەمە ڕازیە کەبابەکەیمە باشە دەرەزەیەکە ئەمنش بە خۆمان وە بڵێن تێگەی بەڵام هەر خەڵکەکە شاید نتوان دوایە لە خەڵکەکەش برسم خەڵکەکەش بپرسن داخوا ڕایان لێ نییە هۆی هاتنیان ڕۆژانە چەند کیلۆ ئەیکی بە کەباب هەر گۆشتەکە چەندە و قیمەکەشە هەندە دەرەسی بەخۆی بەڵێ ئەنی ڕۆژانە چەند کیلۆ ڕۆژانە تقریبا 50 کیلۆ 6 کیلۆ 50 کیلۆ بەس کەبابی گۆشتت هەیە کەبابمان هەیە تکەش هەیە تکەی مریشکشمان هەیە جەرگ هەیە بەڵێ ئەوانەش هەیە ئەی ڕووخۆشی ئێوە بۆ خەڵکەکە پێشوازی خەڵکەکە ئەمە وا ناکە کە خەڵک زیاتر بێت پێشوازی خەڵکەکە ئەمە سووریمان نەکردیە لە پاک و خاوێنی یەکەم لە پێشوازی خەڵکیش سووریمان نەکردیە یعنی خەڵکەکە لێمە ڕازیە و ئەتوانن دوایژ خەڵکەکەی لە خاش بکەنەوە خەڵکەکەی خۆشیان ببنە شاهد نەکەرەمە هەرماڕاستەکەی بکەین خەڵکی بیانی دێتە ئێرە خەڵکی بیانی زۆر دێنەوە زۆر دێتە ئێرە نەزەمەکان دێن خەڵکی بەرپرسیار زۆر خواردنەکان پێخۆش گۆرانی بێژ و مەمەسیلەکان وانە هەمووی دێن باشە لە ساڵی 92ەوە هەتاکو ئێستا قەت بۆ ڕۆژێک خواردنەکەت باش نەبوو بێ خەڵک گلەی لێ کردبێتی نەبوو بڵێن سوێرە بڵێن زیاتر چەورە باش نەبووە نەمانزانە کەس گلەی هەبی ئەگە گلیان هەبی ڕقم تەلەفۆنیان لە تەلەفۆنمان لۆکەن پاشان خواردنەکەی یعنی احتمال تەلەفۆنمان بوو تا ئێستا ڕووداوە نەبوو حتا ئێستا کەس گلەی لێتان نەکردووە زۆر بە باش بەڕێوە چوو شهید روژانه هلال بری خوینات آزادی خلال مزگین ای شهید روژانه هلال بری خوینات آزادی خلال داگیر کرنما شادی بو مهات داگیر کرنما شادی بو مهات کنیو بشکرین داگیر شادی خان چۆن بیرۆکەی ئەم شوێنە پیرۆزەکە مۆزەخانی یادەوەری شەهیدانە چۆن لە لای تۆ گەڵاڵە بوو؟
بەڵێ من بخۆم فەرمانبەری بەڕێوەبەراتی شەهیدان ئەنفال کراوەکانی سۆرانم کە ئەو کات بوو کە بریاری بەڕێز ئەشقیمالا بەڕێوەبەری شەهیدان وەک ئەندامی لیژنەی بەسەرکردنەوەی خانەوادەی شەهیدان دەستنیشان کرام ئەو کات هەموو ڕۆژ کە زۆر شەهیدانەکانمان دەهاتن جەنازەیان داهاتن دەچۆم سەردانی ماڵەکەیان دەکردم زۆر خەمبار بووم بە فرمسک و گریانی دایک و منداڵی شەهیدەکان پێم خۆش بوو وەک وەفایەک بۆ خوێنی پاکی شەهیدان ئەشیا و کەلەپەلێ ئەو شەهیدانە ببینیت هەمنەوەی دوا ڕۆژ بە قوربانی دانیگەلی کورد ئاشنا بکەم کە ئەو ئازادی کە دوای ئێمە دەهێت تەباوان بزانن کە ژمارەیان چەنە ئەو شەهیدانێکە لێرە سنووری سۆران 134 شەهید هەیە بەڵێ ئەمە تەنها بۆ شەڕی دژ بە داعش بوو شەیدانی شەڕی دژ بە داعش ئەوەی کە لە لای تۆیە یاخود ئەلێرە وێنەکەی هەواسراوە مای نیگەرانی تۆ بێ هەمیشە کاریگەری بێ کامیانە بە یەک شەهید زۆر ئەیجز بووم شەهید شاخەوان تەمەنی زۆر کەم بوو هێشتا سەفی شەشی جواب نەدا بوو ئەوە کەلەپەلی وەیە کە لە کاتی تەقینەوە مۆبایلە خۆت ئەو مۆبایل و چەخماقۆیەوانە هەموو لەگەلیدا بووە تەقینەوە ئێمە سۆمبۆلەکەمان هەیە یەکەم شەهیدی کۆبانیە شەهید زێرەوان بخۆش قوتابی بووە هێشتا دەرسی تاوا نەکردبووە شەهیدەمان هەیە هەر سێ برایەکان لە یەک کاتدا شەهید بوون. کاگیوان ئەو سیمان جوانەی کە ڕنگدانەوەی هەیە چ بۆ دەڤەرەکە سۆران چ بۆ هەموو کوردستان ئەو سیمای پێکەوە ژیانە لێرەدا بەدیەکرێ و بینیومانە و چەندین ساڵە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە بۆکەی ئەگەڕێتەوە ئەگەر بۆمان باس بکەیت ڕاستی ئەم شوێنە بەم شێوەیە فراوان نەبوو بە پێش ئەوەی ئاینەکان بگەنە ئەم ناوچەیە دەگەڕن پێش ئەو پێش کەوتنە تەکنۆلۆژیە و زانستیانە نەگەشت بوونە ناوچەی سۆران یاخود ناوچەی دیانە هەڵبەتە پێش ئەوەی ناوچەی سۆران بێن یەکەم ناوچەکە ناوچە دیانە بووە دیاناش بەخۆی دەگەڕێتەوە سەردەمی ئاشوورەکاندا کە وشەیەکی لێکدراوە مڕەکەبە بێڤیانە کە دەگەڕێتەوە هیوتم بۆ سەردەمی ئاشوورەکاندا چونکە وا دیارە ئەم منتیقەیە زۆر فراوان بووە بەڵام بەهۆی ئەو شەڕانەی بە تایبەتی شەڕی جیهانی یەکەم ساڵ 1940 و شەڕەکانی عوسمانی و شەڕەکانی لەگە فارس و ئیتر ئەم منتیقای بووتە ڕێڕەوێکی شەڕ بەڕاستی وای لە کردووەکە دەیان گوند و دەیان دێهات بەڕاستی ئەم لەم شوێنەدا بوونیان نەمینێتن ئێستا شوێنەواریان دیارە و لە بەرچاومانن بەڵام بەداخەوە تاکو ئێستا ئیشیان لەسەر نەکراوە یعنی ئەوانێک کە ئارکۆلیژن یاخود ئەوانێک کە ئیشی ئاثارەکەن تاکو ئێستا لەم دەڤەرەی ئێمە ئیشیان نەکرد و زیاتر لای بادینان ئیش کراوە جوانێکەکەی بەڕاستی ئەم پێکەوە ژیانە کە ئێوە ئەبینین کە شانازیە بۆ هەمومان دەگەرێتەوە بۆ جوانی ئەو مرۆڤانە کە لەسەر ئەم خاکەدا ژیاون یعنی ئەو مرۆڤانە زیاتر وا هەسەکەن کە خۆیان بەندی ئەم خاکەن ئەم خاکەیان زیاتر لە هەموو شتێکی تر خۆش بەڵێ بێگومان ڕەنگە بینەران بەشێکیان بڵێن ئەم پێکەوە ژیانە لە دوای ساڵ 1990 بەسەرەوە کەمێک کاڵ بوویتەوە بێگومان ئەمە ڕاستە ئەمەش بە حکومی ئەو گۆڕانکاریانە کە بەسەر کۆی گشتی جیهاندا ڕوویداوە نەک دیانەش بەدەر نییە لەم شوێن لەم دەڤەرانەدا بەخۆت ئەزان ئێستا ئێمە لە ناوێ خێزاندا ئەبینی ئاتەن ئەم پەیوەندیە کۆمەڵێتیانە کز ئەبن ئەمە شتێکی زۆر ئاسایی بە حکومی ئەوە ئێمە ئیش و کارمان زۆر بووە بەرپرسیاتی زیاترمان کەوتوتە سەرشان تەکنۆلۆژیە بەداخەوە ڕۆڵێکی نیگەتیڤی هەبووە بەڵام لە هەمان کاتدا ئێمە توانیومانەکە لە خۆشی و ناخۆشەکاندی یەکتر وجودمان هەبێت لە کاتی جەژنەکاندا لە کاتی مەراسیمی بوو گواستنەوەیە مەسەنە شتانە بێگومان لە پرسەکاندا ئێستا خۆشگە پێش وەبزانام هەر ئێوەش ئامادە بوون کە 24 لێرە لە ڕۆژی لەدایکبوون حەزرەتی عیسا 25 مانگ بیتان بینیم بە کات ژمارەی زۆر لە خەڵکی دەڤەری سۆران بە هەموو چین و توێژەکان لە هەموو بۆنەکانە لە هەموو خۆشی و خوددایە قەت ناخۆشی نەبینین لە خۆشی و ناخۆشیەکانە بەشدارە لە ئەو تێکەڵاوبوونەی ئێوە وای نەکردو ڕۆژە لە ڕۆژان کێشێکی کۆمەڵایەتی ڕووبدا خۆی یاساییە ینی کێشە چییە کێشە ئەوە یەک ڕەنگە نێوان دوو برا نێوان خوشک و برا نێوان دایک و باوک احتیاتی ئەم کێشان ڕۆدات بەڵام نەگوشتو ئەو حادێک کە بڵێن ئێمە کێشەیە ینی هەروەها ئەمەش دەگەرێتەوە بۆ بەڕاستی ڕۆلی ڕۆشنبیرانمان ڕۆلی حکوومەت ڕۆلی دەستگای پەیوەندیدارەکان کە ئەوان هەمیشە لە نزیکەوە چاودێری ڕەوشەکەن.
کاک عەبدولوهاب دەمانەوێت بزانین چەند شوێنەوار هەیە لە دەڤەری سۆران لە دەوروبەری لەم شارەی سۆراندا. بڵێ لە ساڵانی هەفتاکان لەلایەن بەڕێبەراتی گشتی شوێنەواری بەغداوە داتایە وەرگیراوە و لە زمنی ئەو ئەحساییەی کە ئەوان کردوتیان لە زمنی ئەو ڕووپیوەی کە ڕووپی و شوێنەواریەی کە ئەوان ئەنجامیان داوە نزیکەی 51 شوێنەواری تۆمار کرابوو بە هەر چار قەزای سۆران و چۆمان و مێرگەسۆر و ڕواندز. بەڵام ئێستا کە پاشەوەی کە بەڕێبەراتی شوێنەواری سۆران دامەزرا ئێمە توانیمان نزیکەی 950 شوێنەواری تۆمار بکەین لەم دەڤەرەکە ئێستا نزیکەی 950 شوێنەواری بە ئەشکەوت و بە گرد و بە گۆڕستان و بە قەڵا هەیتمان. ئەتوانی کەمێک باسی ئەشکەوتی بەستۆمان بۆ بکەین. بەڵێ ئەو دەڤەرە بەوە ناسراوە کە ناوچەیەکی کوێستانی و شاخاویە وە تایبەتمەندیەکەی ئەو دەڤەرەش ئەوەیە کە هەر لە کۆنەوە هەر لە چاخەکانی بەردینەوە مرۆڤ پاشەوەی کە لە چاخی بەستەڵک کۆتایی پێهات و چاخی بلایستۆسین کۆتایی پێهات مرۆڤ ئەو ناوچەیە هەڵبژاردیە بۆ ژیان و لە ناو شاخەکان ئەشکەوتەکانی هەڵبژاردووە بۆ ژیان و لە زمنی و ئەشکەوتانە ئەشکەوتی بەستون یەکێکە لەو شوێنانەی کە مرۆڤ تێدا ژیاوە ڕێگایەکە هەروەک جەنابەت باست کرد ئێستا خوسوسەن لە زستانان ڕێگایەکە بە فردا پۆشراوە و گەیشتن بەم شوێنە بەڕاستی سەختە و ئەم ئەشکەوتە لە ساڵی 1934 لەلایەن هێنری فیلدەوە سەردان دەکرێتن کە هێنری فیلد لەلایەن زانکۆی هارواردەوە سەردانی ئەم شوێنە دەکات ئەو یەکەم کەس بووە کە و ئەشکەوتە تۆمار دەکاتن بەڵام پاشەوەی کە ئەشکەوتەکە تۆمار دەکات ئەشکەوتێکی زۆر ئەشکەوتێکی پێی باش بۆ کە پشکننی شوێنەکە دەکاتون پلان دادەنێتن کە بێتن و لە داهاتوو کار لەم ئەشکەوتە دەکاتن وە لە ساڵی 1950 لەگەڵ بەڕێبەراتی گشتی شوێنەواری بەغداد لەگەڵ دکتۆر فواد سەفەر دێتن و کاری هەڵکۆڵین لەم ئەشکەوتە ئەنجام دەدات و لە راپۆرتەکانی خۆی باس لەوە دەکاتن کە 50 کرێکاری دانیشتووی گوندی هاودیانم لەگەڵ خۆم بردووە 15 مەسیحی ئاشووری کە ئەوانیش دانیشتووی خەڵکی هاودیانن لەگەڵ خۆم بردم لەوێ ئیشیان دەکرد و 6 کرێکاری شەرگاتیش لەگەڵی بووینە و دەرێ ڕۆژانە بە ئەسپ و گوێدرێژ خواردن و ئاومان بۆ دەهات و دەرەنجامەکانی کاری هەڵکۆڵینی هێنری فیلد و فواد سەفەر لە ئەشکەوتی بەستون ئەوە بوو کە کاری هەڵکۆڵینیان ئەنجامدا بوو هیچ ئامێرێکی بەردیان نەدۆزیبەوە کە بگەڕێتەوە بۆ چاخەکانی بەردین بەڵام پارچە گلێنەیان دۆزیبەوە کە دەگەڕاوە بۆ سەردەمی حەسوونە و حەلەف و وەرکە کە نزیکەی 6,000 سار بەر لە زاینە. بۆکەی ئەگەڕێتەوە مێژووی دروستکردنی دەستگای زاری کرمانجی ئەگەڕێتەوە بۆ ساڵانی چەند؟ مێژووی دروستبوون و دامەزراندنی دەستگای زاری کرمانجی ئەگەڕێتەوە بۆ 19 شەشی ساڵی 2005 دەستگای زاری کرمانجی دەستگایەکی ڕۆشنبیری و هوەری و ئەدەبی و ڕۆشنبیری بوو لە سەرەتا کە دامەزرا بە هەوڵ و کۆششی کۆمەڵێک ڕۆشنبیری بە توانای ئەم دەڤەرە ئەوە بوو کە ناوی زاری کرمانجیان هەڵبژار واتە هەوڵێک بوو بۆ ئەوەی درێژە پێدەری کاروانی بزاوتی ڕۆشنبیری بی لەو دەڤەرە. ئایا ئەتوانم بڵێم دامەزراندنی ئەم دەستگایە وای کرد ڕوتی ڕۆشنبیری بەرەو پێش بچێ گەنجان کەسان لێرە کۆ بکاتەوە؟ بێگومان نازەخەن ئەوە نەک بڵێ بەزاری خۆمان بێ بەڵام ئەوەی کە گوێبیستی بووینە لە خەمخۆرانی بواری ئەدەب و ڕۆشنبیری و هوەر لە تەواوی کوردستانە کە دەستگا بەو نمونێ دەهێنەوەکو پەیمانگایەک شوێنێک بۆ پێگەیاندنی کۆمەڵێک کەسی بەتوانە لە بواری ڕاگەیاندن ئەوانێک کە حەز و خولیان هەبوو ڕەنگ بێ بەو پێی کە هەولێر سنتەر بۆ دوورە دەست بووە ئەو خەڵکانە نەیانتوانیوە لەوێ کار بکەن یا ئەو گەشە بە بەهرە و توانەکانی خۆیان لە بواری ڕاگەیاندن بدەن بەڵام کە زاری کرمانجی بووە بە چەند بەشێک بڵێن بەشی رادیۆی هەبوو هەفتەنامە هەبوو کتێبخانە هەبوو ماڵپەر هەبوو هۆڵی ئەنتەرنێت هەبوو بەشی کۆڕ و سیمینار بەشی مۆزیک سەرەتا زۆر فراوان بوو دەستگای زاری کرمانجی نزیکەی هەفتا کەسێک زیاتر کاری تێدا ئەکرد بەڵام دواتر بەرە هەر کەم بووەوە تاوەکو ئێستای هاتووە کە نزیکەی 20 کارمەندێک ئەو دەستگایە بە بەشی رادیۆ و هەفتەنامە و ماڵپەرەکەی
بەڕێوە ئەبن. بەڵێ خولتانە کردەوە بۆ ئەو خەڵکە؟ بێگومان ئەوانە با بڵین کە دەهاتنە ئێرە خولێکی ئاوایان بۆ نە ئەکرایە بڵێن بەو شێوازەکە ڕابهێنرێن سەرەتا حەز و خولیای کەسەکانەوە واتە لەسەر حەز و خولای کەسەکان کارتانە بێگومان ئەوجا توانای کەسەکانمان بۆ دەرئەکەوت بڵێن تێستێک پێ ئەکرات ئەگەر کەسەکە شیاو با بۆ رادیۆ ئەو بڵێن مەرج و تایبەتمەندی خۆی هەبوو هەفتەنامە بە هەمان شێوە و بەشی ماڵپەڕیش بە شێوەیەکی تر ئەوجا ئەوەشم بیر چووکە ئاماژەی بکەم چونکە گۆڤاری کۆواریشمان هەبوو وشێکێک بوو لە گۆڤارە هەرە باشەکان کە گۆڤاری کۆوار چەندین ژمارەی لێ دەرچوو تایبەت بوو بە بواری ئەدەبی و ڕۆشنبیری و هوەری کە گۆڤارێکی بۆ تەواوی کوردستان بوو بەڵام زیاتر هەوڵمانەدا شتەکانی ئێرە تیادا بڵاو بکرێتەوە گۆڤاری ئاشوریشمان هەبوو دیانە بڵێن ئەوە دەستگا خاوەن ئیمتیازی بوو تایبەت بوو بە برامەسیحیەکانی ئەوێ گوتمان بە ئەوانیش لەبیر نەکرێن و فەرامۆش نەکرێن دەستگا هەوڵیدا کە خەمێکیش لەوان بخوات و کە گەشە و فەرهەنگ و کللتوری برامەسیحیەکانیش لەو گۆڤارەدا بڵاو ئەکرایەوە بەڵام بەهۆی ئەو بارودۆخە خراپەداراییەکە بەسەردا هات دەستگای زاری کرمانجیش بە دەرنەبوو قوربانی زۆریدا لەو پێناوە بەشەکانی کەم کردەوە کارمەندی کەم کردەوە ئێستا تەنها رادیۆ ماڵپەڕ و کتێبخانەکەی کار دەکات. ئەی پایتەختی شەهیدان گەورە زامی نیشتیمان لاستە شەرمەزارین لاستایکی شەهیدان گشت ڕۆژێکمان ساڵیادا یادی خوێنی شەهیدان گشت بزە و پێکەنینێک نەماوە لەشی نەما گشت ڕۆژێکمان ساڵیادا یادی خوێنی شەهیدان گشت بزە و پێکەنینێک نەماوە لەشی نەما لە هەر کوچە و کۆڵانێک دایکی شەهید ببینی سەیری چاوەکانی کەی لە شەرمەدامێنی لە شەرمەدامێنی لە هەر کوچە و کۆڵانێک دایکی شەهید ببینی سەیری چاوەکانی کەی لە شەرمەدا ئەمێنی لە شەرمەدا ئەمێنی سۆران شاری شەهیدان گەورە زامی نیشتیمان شەرمەزاری لاستت لاستایکی شەهیدان سۆران شاری شەهیدان گەورە زامی کوردستان شەرمەزاری لاستت لاستایکی شەهیدان. ئەچمەلای کاگڕامی سەرۆکی گروپی گیتاری دیانە بزانم چۆن ئەو بیرۆکەی ولا دروست بوو ئەم گروپە دروست بکەی کە تەنها بەس ئامێری گیتاریش بەکارەهێنن وانە؟ بەڵێ ئەم گروپە تقریبان ساڵێک لەمەوبەر دامەزراوە ئەوش بیرۆکە کەشی هەر هەموومان بوو کەسن 5 کەسین 5 گیتاری کلاسیک زیاتر شتەکان مادەی کلاسیک ئەز دەکەین گروپەکەش دەتوانین بڵێ یەکەمین گروپە لەو شوێنە کەوا پارچە موزیکی کلاسیک ئەزف دەکەین کە هەر چار ئازیفانش لە پەیمانگە هەر تەڵەبەی خۆم بوون ئێستا دیوانیان تەخەڕوجیان کرده ئەوان تریشیان قۆناغی پێ واتە مامۆستا و قوتابی بەڵێ بەڵێ دەستت خۆش بێ. ئەچمە لای کاک ئاژوان
پرسیارێ لە تۆ ئەەکەم بزانم تۆ دەنگبێژیشیت و ئەواتە هەم گۆرانی بێژیت و هەم موزیک ژەنیشی ئایا لە پێش ئێوە چەندین هوەرمەند لەم دەڤەرە لەم شارە جوانە سەری هەڵدا و بەناوبانگ بوون واتە لە مێژوتانە بواری هوەر و ئەدەب و ڕۆشنبیری گەلک یعنی هەبووە لێرە ئایا ئەوانە کاریگەری هەبووە لەسەر تۆ وەکو مامەستا وەکو قوتابخانە تەماشایانکەی بڵێ سۆران و ڕەواندز دوو شارن چۆن بڵێ هەر لە ڕووی مێژویەوە لە سەردەمی میرنشینی سۆرانەوە کە پایتەختەکەی شاری ڕەواندز بۆ بەیەکەوە گرێدراون سۆران ڕەواندز چۆن بڵێ وەک قوتابخانەیەکە بۆ هوەر بۆ نەوەکانی نوێکە لە دوای خۆیانەوە دێن بۆمان بەجێماوە ئێمە لە سەردەستی مامۆستا زرار چەندنەوەیەکی پێگەیان دۆ ئێمەش مامۆستا زرار کاریگەری هەبووە لە سەران بەڵێ بەڵێ مامۆستا زرار وەک مۆسیقا وەک قوتابخانەیەکی هوەر نەک بۆ هەر ئەم شاری ڕۆند سۆران بگرە بۆ هەموو شارەکانی دەوروبەری کاریگەرێکی ئەرێنی زۆر باشی هەبوو لە ناوچەکە بەڵێ ئێستاش بەرهەمێکی دیکەتان ئامادەیە؟ بەڵێ ئەو بەرهەمە بەرهەمێکی کلاسیکە لە نووسینی سوسان ماکدۆناڵتە کوارتێتە پێشکەشی. دەست و قامچکتان هەر بە زێڕی بمێنێتەوە کاکە ئاژوان تا چەند بەشداری لە ئاهەنگ و بۆنەکانتان کردووە چ وەکو گروپ چ وەکو تایبەت خۆت وڵای ئێمە کە پەیوەندیمان کرد بە کۆمەڵی هونەرە جوانەکانەوە دوای ئەوەی توانیمان کە بە باشی پارچە مۆسیقا و گۆرانی بژەنین بەشداریان پێکردین لە فستیڤالەکان و ئێستاش ئێمە بەهۆی ئەو کێشانێکە تووشی وڵات بۆ ئەوانە دیارە چالاکی زۆر زۆر کەم بۆتەوە بەڵام ئێمە هەر چالاکیەک فستیڤالێک شتێک تایبەت بە سۆران بیا لە چاو ئەو کەمیەش بەشداریتان هەر کردووە زۆر لە چاوەش هەر بەشداریمان کردو لەگەڵ گروپا بەشداریەکە یاخود بە تەنێش دەچیتە هەندێک بۆنەی تایبەت لە لایف موزیک بڵێ لایف موزیک هەبووە پێشتر و بە گروپیش لە فستیڤالەکانی ئەمدا بەرە بەشداریمان هەبوو بە دەستان خۆش بێ بە بەرهەمێکی ئێوە دیارە دێنە کۆتایی لە دەڤەری سۆرانەوە لەو شارە جوان و دڵگیرەی کوردستانەوە دێنە کۆتایی بەرنامەی کاروانی کوردستان 24 بەڵام ئەم کاروانە لەگەڵ کاروانی ژیانی ئێوە و کاروانی 24یش هەر بەردەوامە بێ لە شارێکی تر لە دەڤەرێکی تر لە شارۆچکەیەکی تر لەگەڵ چەندین کەسایەتی و هونەرمەندان و ڕۆشنبیران ئێوەش هەر لەگەڵمانە بەردەوام بن کاروانی ژیانتان پڕ لە ئارامی و بەردەوام بەسە چیتر نەمامی حەس لە خاکی دڵمەمەڕوێنە ئێوارایە و دەمەگەڕێ شەقامەکان بەهەژێنە بەسە چیتر نەمامی حەس لە خاکی دڵمەمەڕوێنە